کاتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا خۆشحاڵم هاتمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ ئەمڕۆ 9 تەمموزی 2022. ئازیزان بۆ چارێکی تریش کۆمەڵێ بابەتی زۆر هەن کە بتوانین قسەیان لەسەر بکەین، بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دەبێتە تەوەری سەرەکی بەرنامەکانی ئەمڕۆمان دوو بابەت دەبێت. سەرەتا سەبارەت بەو پرۆژە نوێی وەزارەتی کار ئامادەی کردووە و پەسەندیان کردووە لە ئەنجومەنی وەزیران و دراوە بە پەرلەمان. تەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت، پاشان لەسەر دواهەمین پێشهاتەکانی ئەوروپا و ئەو ئاڵوگۆڕانەی کە بە شوێن خۆیدا هێناوە و چی ئایندێک چاوەڕێی ئەوروپا دەکات و بەشەرێت لەکوێدا ڕاوەستاوە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. هەروەک هەموو جارێک ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشداری بکەن، بە کۆمنت سەرنج و پرسیارەکانتان بنووسن و من ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێبینەرانی ئازی سەرۆک ئاماژەم پێدا کاتەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە پەسەندکردنی پرۆژەی نوێی کار کە وەزارەتی کار پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی کردووە، ئەوان پەسەندیان کردووە و نێردراوە بۆ پەرلەمان تاوەکو لەوێش دەنگدان لەسەر بکرێت و پەسەند بکرێت. بۆ گفتوگۆکردن سەبارەت بە جێگە و ڕێگەی کرێکاران لە کوردستان و پێویستی یاساکارێکی پێشڕە و ئەم ڕۆژە یاسایی کە پێشکەش کراوە و پەسەند کراوە چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ مەحموود حەلاق، خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی دەنگی کرێکار. مەحموود حەلاق، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ، هیوادارم سەرکەوتوو و نەر بژین. سپاس بۆ ئێوەش کەم دەرفەتدانیا بە ئێمە. زۆر سپاس. پێشەوەی کە بچمە سەر پرۆژە یاسای نوێ و ئەمێ بپرسم کە ئێستا یاسای کار لە کوردستاندا لە چی ئاستێکدایە و کرێکاران تا چی ئاستێک لە ڕووی یاساییەوە بەهرەمەند و مافەکانیان پارێزراوە؟ خاڵۆر لە کوردستانە یاساگەلێکی لەو بابەتە هەیە، بەڵام بەشی هەرە زێران لە بواری جێبەجێکردنا نەبوون و ئەستان تا ئەو شوێنێکە لە زەقت و فشاری کرێکارانەوە دوور ببێتن هیچ جوابێکیان بەخواستی ئەوە ناوەتەوە و کە لە عادا قانونەکانیان لەسەر کاغەز و هیچی تر. بەڵێ ئێوە لە بڵاوکراوەی دەنگی کرێکارە زۆر ئاماژەتان بەوە داوە کە کرێکاران لە کوردستان پێویستیان بە یاساکارێکی پێشڕەوە. ئەگەر پرسم پێویستی ئەم جۆرە یاسانە لە کوردستاندا بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی کرێکارانی کوردستان پێویستیان بە یاساکارێکی پێشڕەوە؟ تامان دوگوان بەشی هەرە زۆری ڕەت دەبێتەوە بە ژیانی ئەوان، بە ژیان و گوزەرانی ئەوان. مەسەلەی ئەوەی کە ئەم یاسایش دەرچۆ لەژێر فشار و زەقت و زۆری کەمپینێکی سەرانسەری ئێمە بوو کە وەزارەتی کار و وەزیری ناچار کرد بەوەی کە بێتە پای جوابانەوەیە بەم مەسەلەیە، ئەوەی کە ناوی قانونی کرێکاری بێت و لایەنێکی ئینسانی لە خۆی گرت بێت ئەسڵەن لەسەر ئەرزی واقعا وجودی نیە لە بەرامبەر کرێکارانە. ئەوەی کە بە کرێکاران کراوە لە مدەتە زۆرە لەلایەن کۆمپانیا حکوومەتەوە کە کرێکارانیان کردووە بەداشێک لە بینی خۆیانە دیاریکردن ئەمیان بۆ ئەویان محکومەکە فی سەبیلی ئەوەی کە پاشەکشەیەکی گەورەیان بەخۆیان و بە قانونەکانیان کردو فی سەبیلی ئەوەی کە کرێکاران لەو حاڵەتە کە حاڵەتێکی نائینسانی دژی ئینسانی مەمرۆمەژی محتاج بۆ دانی ڕۆژیان ڕاگرتووە و بە نەوعێکی واش هاتۆتە پێشەوە کە زۆر جاران بەهۆی ئەوەی کە ئەو لێگرتنەوەی موچەکانیان وای لێ کردوون کە بیان ترسیان بەوەی بە بەتاڵا بخەنە جێگەکان ئەگەر نەیکەن بە بالفعل دەستیان بۆ بێت لە ماوەی چەند مانگی ڕابردووە زیاتر لە 200 کرێکاری ژینگە پارێزی لە مەجموعی تقریبا 16 شارەوانی منطقەی پشتدەر و دەڤەری ڕێبەڕێوانە بەر ئەو حملەیە کەوتن. مەجموعەیەکیان ئەسڵ قانونەکان ئەو نەنا ئینسانی و زدی ئینسان و زدی کرێکارە
هاتوون ئەڵەن ئەم کرێکارانە کە دەرکراون ڕەبت نابنەوە بە کرێکارانی شارەوانی ئەوانەی کە کۆڵان و جادە پاکەکەنەوە لە ئاخری ئەوانە کە دەرکراون ئەوانن کە کرێکارانی باخشەکان کە حەدیقە و سەوزایەکان ئاوەن یعنی لە منهەج و لە قاموسی ئەم چاوچنەوەکانەی کوردستانە ئاودان و ئاو دیێریکردن و سەوزڕاگرتنی سەوزایەکان بەکاری ژینگە پارێزی نازانن بەم بیانوانە ئەوانیان دەرکرد بەڵام خۆشبەختانە ئەم حملەی ئێمە توانی تەسلیات کات و نوێنەرانی ئێمە هەمیان لەگەڵ وەزارەتی کار و وەزیرە دانیشتن بە نوێنەری کرێکاران خۆیان لەوێ تا ئەو شوێنێک گەڕایەوە کە لە ماوەی هەفتەیەک ئەفشارەکان ئەونا زۆر بوون وەزیر هاتە سەر ئەوەی کە لە ماوەی هەفتەیەکە لەڕێی بەڕێبەراتی کار و کارباری کۆمەڵایەتی بتوانن ئەم شتانە کۆکەنەوە بە دوادواچوون بکەن و تحقیق بکەن لەوەی کە کۆمەڵێ شتیان بەناڕەوا و بە زیگزاگ بڵێنداوە بە وەزارەتی کار بۆ ئەوەی لەسەر ئەوانە وەزیری کار بە چاوڕۆشنی هەبێت لە ماوەی هەفتەیەکە ئەم شتانە بگاتە دەستیان بە نوێنەرایەتی ڕۆژنامەی دەنگی کرێکار کە دانیشتون لەگەڵ بەڕێبەرەتی کاروباری کۆمەڵایەتی و پێم وایە ئەم بڕیارە لەژێر ئەو فشارە دەرچووە من هەر لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو کرێکارانە ئەکەم کە بە گروتینیان بە پشتوپەنای ڕۆژنامەی دەنگی کرێکار توانیمان ئەم قانونە هەر چۆنەوێت دەرکرێ بە قەزانجی ئەوان سەرڕای ئەوەی کە کەم گورتی لێرە و لەوی زۆتیایە بەجیا لەم بابەتە دیاریکراوەی باستا کرد لە پەیوەند بە کرێکارانی ژینگە پارێزەوە کاتێک کە من تەماشای بڵاوکراوی دەنگی کرێکارە بینم زۆر بابەتی تایە لەسەر قوربانی ڕووداوەکانی شوێنی کار لەسەر نەبوونی دیاریکردنی سەعات کار بۆ کرێکاران لەسەر ئەوەی کە لانی کەمی کرێکاران دیاری نەکراوە لەسەر ئەوەی کە کرێکاران تا ئاستی ڕێکخراو بوون و ئەوانیان سنووردار کراوەتەوە و زۆر بابەتی تر باسکراوەکە کرێکارانی کوردستان بێبەشن لە مافانەیان بەڵام ئێستا پرۆژە یاسایە کە وەزارەت پێشکەشی کردووە هەڵبەت من وردەکارەکانیم نەبینەوە تەنها لە ئەو زانیارانی کە هەمە لە ڕاگەرنەکانەوە بیستومە و بینیومە لەوێدا دەقی پرۆژە یاساکە نەهاتۆ بەڵکو لەوێ بە کورتی قسەیەکی وەزیری تێدایە کە باس دەکات لێرە بە دواوە ئیتر کرێکاران لە کوردستان بێماف نابن ئێوە چەندێک هاوڕان لەگەڵ ئەمە و چەندێک ئومێدەوارن بەوەی کە ئەم لێدوانە ڕاستە و کرێکاران چیتر لە کوردستاندا بێماف نابن بە بڕای من پەیوەند دەبێتەوە بە کرێکاران خۆیان کرێکاران بە هیچ لێگرتووی خۆیان نەبێت هەزار قانون بێت و بڕۆ لەسەر کاغەز ئەمێنێتەوە هەر چەندین قانونی تریشەیە کە بە بڕای من بڕێکیان لە قازانجی مەسەلەی کرێکارە بۆ سەحاتکەر و ئەم بابەتانەش بەڵام تەنفیزی ناکەن چونکە یعنی با بڵێن هەر لە ئەرزی واقعی شاوایە ئیسفادەیان کردووە لە پەرچوو بڵاوی کرێکاران لە نایەگرتوویان بۆ بردنە پێشەوەی سیاسەتەکانی خۆیان بە زەرەری کرێکاران یعنی بە بڕای من هەزار قانون بێت و بڕوا لە 2000 ڕەت دەبێتەوە بە هێزی ئەوان بە هێزی کرێکاران بە یەکگرتوویان کە چۆن بتوانن ئەم قرارە کە دەرچووە تازێکی لەلایەن وەزارەتی کارەوە چۆن بتوانن لە ڕێی فشارەکانیانەوە فەرزیکەن بەسەر ئەو کۆمپانیا ئەو ناوەندیکارەی کە ئەو کرێکارانە ئیشی تیاکەن بە بڕای من مەسەلەکە من لەوێ ئەبینم لەوە نابینم کە وەزارەتی کار یان ئەنجومەنی وەزیران ئیمزای لە بڕێرێکی وا بە ئەیتر سبەینە نییە کرێکاران پۆشتە و پەرداخ و بە ئەنواعی وەسائلی سێفتی ئەم بابەتانەش نە سەرکارەکان پارێزا و من لە هەر ڕووداوێکی کار بەدەیان قانون لەم بابەتانە هەیە بەشێکی زۆری ئەوانە ژێرنەوە بۆی ئەڵێ کرێکاران خۆیان ئەمانە تەنفیز ناکەن لە کاتێکە عەکسەکەی ڕاستە تۆ ئەگەر ئەوان یەک زەڕە ڕازگۆ بوونایە لە قەرار و لە بڕیار و لەو شوێنەی کە کۆمپانیاکان لە یانە ناوەندەکانی کارە گەرەمە بووایە ئەبوایە کرێکارانیان فەرزی ئەو شتانەی کە تایبەتن بە ئیشکردن هەر لە مەسائلی سێفتی و هەر لە بڵێن ڕۆژانی کار و ئیلە ئاخریه وەکو کورد ئەڵێ بە تۆبسی فەرزیانەکەس بەسەر کرێکارەکانە بەس ئەوەی کە ئەوان بەلایەنەوە مهم نیە قیمەت و بەهای ئینسانی کرێکارە هەر ئەونیان
کرێکار پێ باشە کە بە موچەیەکی کەم و لە حاڵەتێکی زۆر دژوار و نامەرە ڕایانگرن تریشەکە چۆنەکەن کەیفی خۆیانە مهم ئیشی ئەوان بڕوە بە بڕای من ئەم بڕیاراش وەستاوەتەوە بە موقعی کرێکاران تا چەند یەکگرتووە بن چەند ئەتوانن بە فشارەکانی خۆیان ئەم قەرارەکەن بە چوزانم بە وەرەقەیەکی سوور زەرد هەچ کاتێک کۆمپانیایەک بەم شێوە تەعامیل لەگەڵاکردن فەرزیکەن بەسەریانە مەسەلەکە من لێوێ ئابینە بەگینا دایان قەرارێتیش لەم بابەتانە هەیە لێرە و لەوێ سوچ و کەلەبەرێکی کرێکاران ئەگرێت بۆ باشبوونیان بەڵام بە بڕوای من مەسەلەکە دووارەیەکەمەوە ڕەب دەبێتەوە بە کرێکاران خۆیان کە خۆیان لەو پەرش و بڵاویە نەجاددان وەکو چۆن کرێکارێژین کە پارێزی ڕانیە لە ماوەی چەند مانگەکە یەکگرتووانە هاتە بەیان و ئیسبات وجودی خۆیان کرد کە ئەوانن ئەتوانن بێنە پێشەوە بەم شێوەیە شتەکانی خۆیان داخوازیەکانی خۆیان بەسەر ئەوانە فەرزکەن هەر بڕیارەکەش خۆ بدەیان بەراریتەیە کە نابێ موچەی ئەوان ببڕێت و موچەیەکی 300 هەزاریە بە هەزار ئەم بەرەوبەر و زیگزاگ لیان و فێڵ و تەڵەکە و حیلە لیان ئەبرن هەرێکە بە ناوی شتێکەوە قانونیش لەوەوە مەوجودە هەمووی من ئەیگەرمە بۆ ئەوەی کرێکەران تا چەند هێز و یەکگرتووی خۆیان لە بینی خۆیانە ڕێکخراوترکەن خۆیان ڕێکخراوکەن ئەو کاتانە فشارەکانیان ئەتوانێت نەک ئەو قەرارە سەدان قەرار بە قازانجی خۆیان بژێڕنەوە لە ڕوانگەی ئێوە سەرەکیترین ئاڵوگۆڕ لە جیهانی کار و مافی کرێکاران لە ئێستای کوردستاندا لەکوێ پێویستی بە زۆرترین ئاڵوگۆڕ هەیە بە بۆچوونی ئێوە بە بڕای من پێشە شتێک ئەبێت ئەو قانونانەی کە دانراوە بۆ کرێکاران وەکو وەزارەتی کار و ئەوانە ئەو ڕێنووس و ئەو کۆمەڵە شتەکە دانرا با بڕێن ئەومان لە کەسیان کە نووسیوە بە بڕای من لە پێش هەموو شتێکە بەو دەلیلەی کە نوێنەری کرێکارانی تیانە بۆ خۆیان لە نووسینەوەی ئەو قەرارادانە بەشدار نەبوون ناتوانێت قانون قەراراتێکی ئینسانی بێ بە قازانجی ئەوان کۆمپانیا و حکوومەت و چوزانم ئەوانەی کە مختصن لە بابەتە هاتوون پرسە گورگانەیەکیان بڵێن بە ئیمامادانێک کردی بێت لێرە و لەوێ یان ئیسپادیان کردی بێت لە کۆمەڵە تەرح و ئەتروحەی ئێمە هاتووە گونجاندنیان تیا کردووە بە بڕوای من لەم سەر قسەکانم بۆ ئەو سەری قسەکانم هەمووی ڕەبتە بە هێزی یەکگرتووی کرێکاران کە چۆن بتوانن ئەو قانونە و سەدان قانونی تریش بگۆڕن و بە هێزی خۆیان ئەو قانونانەی کە خۆیان و لە مەسلحەتی خۆیانە و کە ژیانیان پارێزا و ئەکات بیبەنە پێشەوە ئەگینا بە بڕای من هیچ قانونێک لە کوردستانە وجودی نییە بەم معنا کە بچێتە خزمەتی ئینسان و بەتایبەتی کرێکارانەوە من وای نبینم ئەوە چەند وەختە خەڵک مۆزەفە سوزانم معاشەکەی نێو موچەیە نزیکی چەند ملیارد دلار قەرزارە حکوومەتی موچە دزینەکانی بەڵام نەبەرەوەی کە لەژێر زەختانە حکوومەت هەر دەمە و بەنەوە ئەقساکە هەموو سوچ و گوناهەکان هەچە لە مۆزوعەکە لابین ئەی بەنەوە بۆ بەغا کە خەتای بەغای لە کاتێکە مەسەلەکە بەپێی دەیان توێژەرەوەی خۆیان کە ئەسڵ دەتوانن بەبێ بەغاشتوان معاشەکە بن مەبەسەکەم چییە چونکە لە ئەساسا ئەگەرمە بۆ شتانە ئەوان ئیسفادەیان کردووە لە پەرپەردبوونی خەڵک وەکو خەڵک ئیسفادەیان کردووە لە پەرش و بڵاوی کرێکاران بەم معنا ئەوان سیاسەتەکان بردوتە پێشەوە جا لە هەمووشی خۆشتر یەک سیاسەتی حیلە و زیگزاکی زۆر باشیان بەدەستەوەیە بۆیە بێ خەڵک بەتایبەتی کرێکاران وشاری ئەمە بن ئەوان هاتوون کۆمپانیا خەڵک و بڵێن کرێکارانیان هین کردووە ئەڵێ بابە خۆخەتاکە لە حکوومەتەوە نییە ئێمە تەندەرە یاومانە بە کۆمپانیاکە واکە کۆمپانیاکەش بۆ مەسلحەتی خۆی لەبەرەوەی قەزاژی زیاتر لەو تەندەرە بکات هاتووە کرێکار جادی و 300 هەزاری باتێ 250 دێ اینجا کە یەخێ حکوومەت دەگری ئەڵێک ما بە خەتای ئەوانە ئێمە نین بە کۆمپانیا ئەڵێ حکوومەت پارەوان بۆ نانێرێ بۆیە معاشەکە و دواکە بەم شێوەیە نیام ڕەوە حەبە بە کرێکارانەکات پارەکان کەمەکەنەوە و هەچ کاتێک حکوومەت وەزیفەکەی تەنها لێرە ئەوە ئەمێنێتەوە کە هەچ کاتێک فشارەکان بۆ سەر کۆمپانیاکان هاتە پێشەوە خەتەریاتی دروست کرد ئەو کاتە جەیش و جاش و دەیان قوواتی بۆ حازرەکە بۆ سەرکردنیان
وەزیفەی حکومەت هەرەمەیە کێشەکە خۆتە بینی کۆمپانیا و کرێکاران خۆی لێ بەبەری کردووە لەوراش متەفەڕیش دانیشتووە بیانیاوەتە دەست کۆمپانیەکان کە حکومەتە پارەمان بەنارێت بۆ ئێمە معاش بە ئێوەداین بەڵام لە ئاساس ئەوانە لە ئاساس ئەمە حیلۆفێڵەکە لە بینی کۆمپانیا حکومەتە بۆ ئەوەی کە زیاتر پاشەکشێ و تەوقعاتی کرێکاران بێن نەخوارەوە واداریان بکەن بە نانەسکی و بە سواڵی بە بارامتەگرتنی ژیان و گوزەران و حرمەت و کەرامەتی کرێکار بە معاشێکی کە پێم وانە دوو ئەلاگە پڕ کات و بتوانێت ئیدامەی هەفتەیە ژیانی کرێکاران بێت. چەند جارێک ئاماژەتان بە پێداویستی ڕێکخراوبوونی کرێکاران کردو هاتنە مەیدانی کرێکاران خۆیان بۆ چوونی ئێوە ڕێکخراوبوونی کرێکاران لە ئێستای کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ بەتاکید زۆر بەداخۆ بڵێم ڕێکخراونیە کرێکار پەرت و بڵاون بەشێکی زۆریان ترسیان هەیە ترسیان لەوەی هەیە ئەگەر نەچێتەوە سەر ئەو ئیشە بە 250 ئیش ناکات ئیشی تری دەست ناکەوێت ینی کردوێتی بە بارەمتەی پارە بۆیە هەم ئەبێ خەڵک خۆی ڕێکخراوکە لەژێر چەتری خۆیە هەم ئەبێ کرێکاران بە تایبەتی چکە هەموو قووەتێکی ئەم مجتەمع ژیانی ئینسان بدت بەوانەوە بەنە بێنە بەرچاوی خۆت 4 مانگ ئێمە سەردانی هینمان کردووە چەمچەماڵ و ڕێن ئەوانە لەبەر بۆ گەناوی خاشاک و خۆڵ ینی تەسەور ناکەیت بەڵایەکە دوایی چه نەخۆشیێکی بەشێدەوەیە مەبەستەکەم چییە لێرە ئەوەیەکە ئەم بەشبەشبوونەی کرێکاران و ئەم پەرت و بڵاویەیان وای کردووە کە سیاسەتی ئەوان باشتر بۆ بە عملیتر بکەنەوە و بە ئاسانتر بۆیان بچێتە پێشەوە من هەموو شتەکانە گێرمە بۆ ناڕێکخراوبوونی کرێکاران خۆیان لە دەوری خۆیان وە خۆشبەختانە لە دەوری لە منتیقەی ڕانێ و قەڵازەوانە هەموو شارەوانیەکان ئیسپاتیان کرد نەوعێک بە جۆرێک لە جۆرەکان خەریکن یەکگرتوو ئەبن خەریکن کاغەزی یەکتری ئەخوێننەوە ئەمە ئەبێت ئەم ڕێکخراوبوونەی خۆیان وردەوەردە گەورەتریکەن و هەر بەوێ محدود نەبێتەوە بچێتە شوێنەکانی تریش بۆ کرێکارانی ئەوێ چاو لێکەن و نەوعێک لینکێک ڕایەڵەیەک لەوەیانە هەبێت فی سەبیلی ئەوەی کە بتوانن بەهێز و گوڕێکی تین و بە قوتێکی زیاتر و بە ئیرادەیەکی بەهێزترەوە بتوانن ڕوبەڕووی ئەم پەلامار و هجوومە نائینسانی ئەوان ببنەوە کە ژیان و گوزەرانی هەتا سەر ئێسخان خەڵتەکەنون بەسەریەکە کلیلی سەرکەوتنی ئەوان و خەڵکی کوردستان من بەس دەوا ئەیبینم کە ڕێکخراو بن و ڕێکخراویش نەبن لەمە باشتر وەزعیان نابێت لە دەوری خۆیان کۆبنەوە لە دەوری پلتفۆرمێکی واقعی خۆیان بە ئاسوویەکی سیاسی زۆر وازح و شەفاف هەموو شتەکانیان بخەنە ئەولا ئەمە موسڵمانە ئەمە کافرە ئەمە نازانم سەوزە ئەمەیان مۆرە ئەمەیان قاوەیە ئەوانە بەدەر ناخوا و خەڵک بە تایبەتی کرێکارانی منتیقەی ڕانێ و پشدەروەوانە ئەوان خستەلاوە بە جۆرێک لە جۆرەکان نەوعێک ئومێد بەخشە بە ینی هیوادارم کە هەر ئەبێ واش بکەن زیاتر ئەو کۆڕ و کۆمەڵانیان بەهێزترکەن بە قوتریکەن لە دەوریەکتری کۆبنەوە وەنوێنەری واقعی خۆیان لەناو خۆیانە کە لەگەڵیانایە لەناو مەرگەسەتەکانی ئەوانە بیکەن بە دەمڕاستی خۆیان بۆی مەشتەرە بە خۆیان کەن لە دەوری خۆیان شورەترەوەی کە بێرن شورای پێڵێن ئەنجومەنی بێڵەن ناوی چی لێنن بیکەن بە سەکۆیەک و بە چەترێک لە ژێریە بتوانن بە هێز و قوت و گروتینێکی ترەوە ئەو ئیرادەیە بنوێنن بۆ ئەوەی پەلامارەکانیان زیاتر نەبێت وایان لێ نەکە بە تەواوەتی نییە ینی هیچ شتێکیان نەوێنێتەوە فقط ئەوە ماوەکە خۆفرۆشیکەن هەر ئەمەش تەسیراتی سەلبی کردۆتە سەر مجتەمع علاقەی اجتماعی هەڵوەشاندۆتەوە علاقەی خێزانی هەڵوەشاندۆ لە ئەنجامی بێشی بێکاری و نایەگرتی خەڵک خۆیان مەمەسا هاتە سەر جادە هیچی نەگۆڕی چونکە بڵێن ڕێکخراو نییە لە دەوری یەکتری کۆ نەبوونەتەوە پلاتفۆرمیان نییە لە دەوروبەری ئامانجی خۆیانە یەکگرتوونین هەرێکان لە ئاوازێکە خوێنێ ئەوانی ترەوە بە ئاشکرا خوازەح بۆ هەموو خەڵکی کوردستان چۆن ڕەوا بە خەڵکی کوردستانەکەن چۆن کرێکاران ئەم لا ئەبان ئەوە خەنە جێگەی بە کوردەکەی هەم کرێکاران و هەم خەڵکیان کردۆ بە بارەمتە گیراوی معاشێک معاش نییە بە بڕوای من نەوعێک لە سواڵە گیناو معاش نییە کابرا مامۆستایە کرێکارێک ڕۆژانە ئیژەکە دەبێت ژیانێکی شایستە بە ئینسانی وەکو ئینسان بژی ئەو ئێمە مقابلەی کرێکارمان کردووە لەگەڵ قسەمان کردووە
نەخۆشی پەکەوتەی سەر جێگای هەیە ڕۆژانە بای 50,000 بەس بۆ داو دەرمان چۆن بیهێنێت ئەمەش نییە هەرۆ بە ئاسانی نایەت ئەوان هجوومەکانی هجووم و پەلامارەکانی خۆیان دەست پێ کردووە ئەگەر ئێمە وەکو کریاکار وەکو خەڵک فرای خۆمان نەکەین لە دەری خۆمان کۆ نەبینەوە مەشوەرە بێکتری نەکەین لەمە باشتر نبینیتر وەک دو پرسیار پێم خۆشە سەبارەت بەو کەمپینە ئەو هەڵمەتی واژۆکۆکردنەوە و کەمپینی پشتیوانیە لە کرێکارانی ژینگە پارێزی ڕاپەڕین پرسیار بکەم کە ئاماژەتان پێداوە ئێمە لە بەرنامەکانی پێشووتریش تا قسەمان لەسەر کردبوو بۆ کەسانێک ئەگەر گوێبیستی ئەم ڕووداوە نەبوو بێتن ئەم کەمپینە بۆچی ڕاگەیاندرا و بەکوێ گەیشت ئەم کەمپینە بەشێکی ئەتوانم بڵێم یەک دوو مێسەجیتیایە هەدەفی ئێمە لەمە ئەوە بوو کە ئەوان تاوانکاری ئەکەن بەرامبەر بە ژینگە پارێز بە توێژاڵێک لە چینی گرێگاری کوردستان کە ژینگە پارێزن و لە بەرچاوان ئەوان هاتن پەلاماریان نا بۆ سفرە و بۆ گوزەران و بۆ ژیان و بۆ زیینومانەوەی ئەوان ئێمە ئەم کەمپینەمان دروست کرد بۆ عکسکردنەوەی ئەو تاوانە بەرامبەریان بە کوردەکەی ئێمان وەکو دەنگی کرێکار هاتین بەرامبەر بەم تاوانکاریە وەستاین و ویسمان دەنگی مجتەمەعی کوردی خەڵک کە خۆشبەختانە هاتە پشتی ئێمە چوینە شارە زوور چوینە تەکیە و چەمچەماڵەوانە هەتا بۆ ڕاپەڕی ئیمزامان کۆ کردەوە بۆ ئەوەی خەڵک بێنە جواب لەسەر ئەم تاوانکاریە کە بە حەقی ئینسانی کرێکارە کرێت کە دەستیان بردووە بۆ نەکرد بۆ سەسفرەکان دەستیان بردووە بۆ زیینومانەوەی ئەوانی دەستیان بردووە بۆ ئەوەی کە ئیتر ناتوانن هەناسەیە خاوێندیش بنەوە ئێمە بەرامبەر بەم تاوانە هاتینە دەنگ و ڕۆژنامە دەنگی کرێکار کەمپینێکی دروست کرد لە دژی ئەم تاوانکاری ڕیسالەی دومی لەم لەمینە بە بڕای منەوە بوو کە بتوانین کرێکاران لە دووری یەکتری کۆکەینەوە لە پەرش و بڵاوی نەجاتیان بێ بۆ ئەوەی متفەڕقە نەبن هەرێکە لە ئاوازێ بتوانێت و هەمووش یەک مەسلحەتی هەیە یەک معاش وەرەگرێ یەک داماوی هەیە یەک قوربەسەری هەیە یەک نەهامەتی هەیە هەموو بێن ئەم نەهامەتیانە هەش ڕەنگێکی هەیە بۆ خۆیان ڕەنگەکانیان سەوزە مۆرە قاوەیە هەرچێگەیە بەڵام وەرن یەک مشکلی هاوەشیان هەیە یەک دەردی هاوەشیان هەیە یەک ماساتی هاوبەشیان هەیە ویسمان ئێمە بەشێکی لەم کەمپینە ئەوە بوو کە ئەمانە لە یەک نزیکەینەوە ڕاڵی لە بنیان دروستکەین هێز و گوڕوتینێکی زیاتر برێتەوە بە بەپەریان بۆی بتوانن زیاتر بیل لە ئەنی پەی بە ئیرادەی خۆیان بن پەر بە ئەفشارەکانی خۆیان بن چۆن قایم و ڕاوەستا و بەرامبەر بەم هەموو تاوانکاری و بەم هجووم پەلامارە بوەستنەوە دایانی سێمیشی ئەوە بوو کە کۆمەڵگا لە خەتەرێک بەخەبەر بێنین کە کاکە ئەگەر ئێمە بەدەستی خۆمان مشوری خۆمان نەخۆین بە تەمای هیچ مەبنیتر ئەبێ ئێمە خۆمان بەدەستی خۆمان چارەنووسی خۆمان دیاریکەین وەرن ئەمە بەشێکە لەوە فعلا خەڵک استیجابێکی زۆر باشی و بەرامبەری و ئەگەر کەمپینەکە بە بڕای من هەفتەیەکی تر بەردەوام بۆیە ئەچۆ نزیکی تووسانم 5,000 ئیمزا کەمیش نییە ئەوە اینجا بۆ کۆمەڵە ئیمزایەشەوە براوەتە بەردەمی وەزارەتی کار و وەزیری کار بەتایبەت کە نەیەتوانی بڵێوانی یعنی ئەوەی کە وترا لەوێ لە دەریشتەکانە بەحساب وەزیری کاریان چاواشت کردووە لەسەر ئەوەی کە کۆمەڵە سەدڕوویەوە بەڵام حقیقەتی مەساقی بۆ دەرکەوت ئەوەی کە لای مەمین فقط دەنگی خەڵک بێتە پشت ئەم کرێکارانە کە کرێکاران لە نەتیجەتەن هەر کرێکار نییە ئەبێتەوە بە هاوڵاتیەک کە کەسوکاری هەیە لە ڕانیە لە قەڵازێل لە فڵان شوێن کە ئەمانە بن بە هاوپشتی یەکترین کە دەنگی کۆمەلگای کوردی بێتە پشتی ئەمان بۆ ئەوەی ئەو هێزە بە قوتی خۆیەوە بە چاوڕونێکی زیاترەوە بە ئیرادەیەکی ترەوە بتوانێت ڕوبەڕووی ئەم هەموو پەنامەرێتەوە کە بەردەوام و هەتاکوی ئێساش ینی بەڕێوەیە لە دژی ئەو چینە محموود حەلاق خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنی پێشەنگ هیوادارم سەرکەوتوو بن سەلامەت بن کاتێکی خۆشەویستی سەر بکەن زۆر سپاس ئازیزان هوچانێک دەدەین و پاشان سەبارەت بە دوایین پێشهاتەکانی ئەوروپا و ئاراستەی ڕووداوانە بۆچی ئایندێک دەبات
تەوەری دومی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت وچانێکی بچووک و دێنەوەلات. بەڵای بینەرانی ئازیز بۆ تاوتۆکردنی تەوەری دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان ئیبراهیم حسین چالاکوانی سیاسیمان لەگەڵدایە. ئیبراهیم حسین ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێوارەی ئێوەش باش و زۆر سپاس. بە شێوەیەکی گشتی ئەوروپا ناوچەیەکی ئارام بۆ لە 56 ساڵی ڕابردوو دەلانی کەم جەنگ تێدا ڕووی نەداوە، بەڵام لە ئوکرانیا لە ناوەڕاستی شوباتی ئەم ساڵدا جەنگ ڕوو دەدات، رووسیا هێرش دەکاتە سەری. پاشان دوو وڵات وەکو فنلەند و سوید کە لە زۆرێک ڕووداوە نێونەتەوەیەکاندا بێلایەن بوون خێرا دەستنە ناو ناتۆوە. تورکیا کە بەوە ناسەنراوە کە مافەکانی مرۆڤ ڕەچاو ناکات بەم پێیش نەبووەتە ئەندامی یەکێتی ئەوروپا، چونکە وڵاتانی ئەوروپا قبوڵیان نەکردووە، بەڵام سەرنجام تورکیا مەرج بۆ سوید و فنلەند دادەنێت کە هاوخەمی تورکیانی شامدەن لە مەسەلەی تیرۆردا. دوجار سەرۆک وەزیرانی بەریتانیا دەست لە کار دەکێشێتەوە. ئەم ڕووداوانە باس لە چی دەکات؟ ئەوروپا بەچی قۆناغێک تا ئێستا تێدەپەڕێ؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. بێگومان ئەوروپا و نەکەر ئەوروپا هەموو دنیا بە قۆناغێکی زۆر ترسناکدا تێدەپەڕێت. دنیا کەوتۆتە ئاستانەی کۆمەڵە ئاڵوگۆڕێکی زۆر ترسناکەوە، ئەوی کە ئێستا لە ئەوروپا ڕوو ئەدات هەلومەرجێکی زۆر ترسناکە. ئەمڕۆ باسی لە ئەوروپا باسی هەڕەشەی جەنگی ئۆتۆمیل ئارادایە. ئەمڕۆ ئەوروپا بووە بە کوتلەیەکی گەورە لە عسکەرتاریەت و میلیتاریزم. ئەمڕۆ لە ئەوروپا ئابووری جەنگی خەریکە پیادە دەکرێت، برسێتی و گرانی لە ڕادە بەدەر ژیان و گوزەرانی چینی کرێکار و جەماوەری بێبەشی خستۆتە بەردەم مەترسیەکی زۆر گەورەوە. ئەمڕۆ لە ئەوروپا سانسۆری ڕستمی و دەوڵەتی پیادە دەکرێت. ئەوروپا گەیشتووەتە ئەوروپا کە وەکو خۆت باست کرد مەسەرەن تا ئێستا قەرار بووە یەکێک لە شوێنە ئارامەکانی دنیا بوو بێت کە ئەگەر چێمە بۆ خۆشی زۆر لایانی هەیە لە ڕاستیە. مەسەرەن ئەوروپا هەر ئەوروپای مەسەرەن لە ساڵی 90ەکانە لە بیدایەتی لە کۆتایی خۆناغی هەڵۆشانەوەی دنیای دوو قوتبیە جەنگەکانی جەنگە قەومی و مەزهەبیەکانیان جەنگە قەومی و ئەتنیکیەکان لە ئەوروپاوە دەستی پێکرد، بەڵام بەرحاڵ تا ئێستا لانیکەم لە بەرامبەر بەمانای بوونی هێندێک ستانداردی دیاریکراو لە ماف و ئازادی و ئەوانە هەتا دەرەجەیەکیش باوڵین ئاسایش ئەوانە ئەوروپا بۆ ئەرەیەکیان ناوچێکی ئارامتر بووە. بەڵام بە گەشتنی کۆتایی پێهاتنی دنیای تاک قوتبی و کۆتایی پێهاتنی وەهمی دنیای تاک قوتبی و دنیای تاک زەمسەری و ئەوی کە ئەوروپا محوەری دنیاە و ئەمریکا و ناتۆ و ڕۆژئاوا زەعامەتی دنیایان بەدەستەوەی ئەوانن کە بڕیار لەسەر هەموو شتێکی ئەو دنیاە ئەدەن. ئەم هەلومەرجە کۆتایی پێهاتووە و هەلومەرج گەشتوتە جێگایە کە ئیتر دەورانێکی تازەی خستۆتە بەردەم هەموو بەشەریەتەوە. ئەوەی کە دیارە بۆژوازی لە ڕێخستنەوەی تەرتیباتی ئەو دنیادا بەشەریەت و ژیانی ڕوبەڕووی ئەگەری چارەنووسێکی زۆر تاریک و ترسناک کردوەوە. هەروەکو باسم کرد مەسەلەی جەنگی ئەتۆمی لە ئارادای ئێستا مەسەلەن چەندین میلیۆن ئینسان ئاوارەیە لە ماڵەکانی هەڵکەندراوە
ئاسۆی ئەو شەڕە دیارنیەکەی کۆتایی پێدێت تەنانەت پڕیوەتەوە جەنگەکە خەریکە لە ئەشکاڵێکی ترا خەریکە گەورەتر دەبێت پێکدادانی ئەگەری پێکدادانی نێوان ئەمریکا و سین لە ئارادایە باسی ڕۆژ هەتا ئێوارە مەسەلەن میدیای ئەم دنیاە باسی تەکنۆلۆژیای زیرەکی کوشتن دەکات هەموو ئەوانە بەشێکن لە واقعی دنیا لەلایەکە و لەلایەکی دیکەوە مەسەلەن ئەو ئاسۆداریکەی کە کەوتۆتە بەرامبەر ژانی بەشەریەتی کرێکار و زەحمەت کێشەوە نرخی جەنگێکی تریش لە ئارادایە جەنگی ژیان جەنگی مەعیشەت جەنگی گرانی جەنگی نەوت جەنگی بەنزین جەنگی فەرزکردنی کەمەر توندکردنەوە حتا مەسەلەی برسێتی لە دنیای ئەمڕۆیە بەم هەموو تەکنیک و ئاستە لە پێشکەوتن کە بەشێت پێی گەیشتووە بەڵام مەسەلەی دەستڕاگەیشتن بەدانوێڵا ئەوەی کە نان و خورد و خۆراکی بەشەری لەسەر دابین دەکرێت بۆتە کێشە و بابەتێکی گەرمی تەنانەت سات و سەودای نێوان ئەو هێزە بۆرژوازیانە کە دنیایان لە خستۆتە ناو جێژاوی میلیتاریزم و خوێن ڕشتن و لە بەریەک هەڵوەشان و ئاسۆیەکی تاریکەوە بەمانای دەتوانین بڵین بەشەریەت بەگشتی بەشەریەتی کرێکار و زەحمەتکێش لە بەرامبەر دوورنەمای بربەریەتێکی مطلق و ڕەهای سەرمایەداریدا ڕاوەستاوە. لە بەشێک قسەکانی خۆشتاندا هات گرانیەکی بەرچاو ئەبڕۆڕووی لە ئەوروپا کردووە بۆ نەباس لەوە دەکرێت کە هەندێک کاڵا لە وڵاتانی باشووری ئەوروپا چوار هێندە چۆتە سەرەوە هەندێک پێداویستی ڕۆژانە گەیشتوتە ئاستێک کە بۆ خەڵکی ئیتر بۆ کڕینی پێویستی بە بیرکردنەوەیکی زیاتر هەیە لە جاران بەڵام لە هەمان کاتە بودجەی هێزە سەرباسیەکان سوپا چۆتە سەرەوە بۆ ئەوەی کە جبەخانە و چەک و تەقەمەنی بەدەست بهێنن ئەم خواستانە چۆتە سەرەوە لە هەمان کاتە یارمەتیدانی ئوکرانیا لە ڕووی سەربازیە و لە ڕووی کۆمەکی مالیەوە ئەمەشان چۆتە سەرەوە ئەمان گزارش لە چی دەکات؟ بێگومان ئەوەی ئەو گزارش لەوە کات کە ئەم هێزە بۆرژوازی ئەم عەسرا لە ڕێگەی ئەم جەنگ و بربەریەت و وێرانی کە هێناوێتی ئاراوە بێگومان دەسەبا بۆ خۆپڕچەکردن دەسەبا بۆ زیادکردنی بودجەی جێیش و میلیتاریزم و چەک و جبەخانەکانی کوشتاری جەمعی هەر ئێستا بەشی خۆتیش باس کرد بەسەرەن بودجەی تەرخانکراو بۆ پێداویستی گەرم ڕاگررتنی جەنگ و ئەوانە چەندین قات چۆتە سەرەوە بە مقابلی ئەوە بەرامبەر بەوە مستەوای ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش چینی کرێکاری ئەو وڵاتانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو داکەوتن ئەڕوات و بەرەو داڕوخانێکی بێوێنە ئەڕوات شتێکە تەنانەت بۆ تا یەکێک لە کابوسەکانی بۆرژوازی ڕۆژ ئاوا و بۆرژوازی تەنانەت لە ئەوروپاشە کە ئەم داکەوتنە سەرسوڕهێنەرەی ئاستی ژیانی چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێشی ئەو وڵاتانە دەتوانێت چ لێکەوتەیەک بە دوای خۆی دابێنێت وەکو بینیشمان ئەو ماوەی ئەخیرە بەشێک لە چینی کرێکاری ئەوروپا بە شێوەیەک لە شێوەکان دەستی لە بەرامبەر ئەو ئاسۆ و دوورنەما تاریکەی برسێتی و برسێتی و گرانی و داکەوتنی ئاستی ژیانیدا لە چەندین وڵاتە بوون لە بریتانیا لە نەرویج دەستی داوەتە مانگرتنە کرێکاریەکان خەریکە وردە سەر دەردەهێنن دەورانی زارەترەکی و تۆقینێک کە سەرەتای کاووسی شەڕ هێنایە پێشەوە خەریکە وردە جێگۆڕچێکە و ئەگۆڕێ بە ڕەتکردنەوەی ئەم فەزایە ڕەتکردنەوەی جەنگ ڕەتکردنەوەی ئەم دەستبردنە حەقیرانەیە بۆ ژیان و گوزەرانی چینی کرێکار جەماوەری زەحمەتکێش
ئەو هەروەکو باسم کرد ئەمە بەڕادەیەکی زۆر لە ترس و وەکو ترس و نیگەرانی و کابوسێک لە نێو بۆژوازی و هەیئەتی دەسەڵاتداری ئەو بۆژوازی ئەو وڵاتانە هەستی پێ دەکرێت بوومە لەرزە و تەکانی ئەو تەکانانە خەریکە وردە زەمینە لە ژێرپێی ئەو تەبەقە ئەو بۆژوازیە کە ئێستا دەستی داوەتە ڕێخستنەوەی دنیا لە ڕێگەی میلیتاریسمەوە داخترەکە و گەرمترەکە مەسەلەی ڕۆشتنی جۆنسۆن ئەگەرچی بۆریس جۆنسۆن لە بریتانیا ئەگەرچی زۆرتر میدیای ڕسمی هەوڵیدا کە بیبەسێتەوە بە کەتن و سکانداڵە شەخسیەکانی شخصی بۆریس جۆنسۆن و ئەوەی پابەند نەبوونی مەسەلەن بە هێندێک پرۆتۆکۆلی دەوڵەت و قانونی بۆ دەوڵەتی بۆژوازی ئەوانە بەڵام لە ڕاستیدا لە پشتی ئەوەوە ئەو ناڕەزایەتیە ئەو ناخۆشنودیە کۆمەڵایەتیە گەورەیە کە خەریکە لە ئەوروپا سەر دەردێنە پێدەگرێت لە دژی سیاسەتی بە میلیتاریزەکردنی دنیا ئەسکەرتاریزەکردنی دنیا سیاسەتی جەنگ و بربەریەتێک کە بۆژوازی غەرب و بۆژوازی جیهانی ئێستا خەریکە پیادەی دەکات و نەتیجەکەشی دەبینین مەسەلەن لە ئوکرانیا چی ڕوو ئەدات چ ماڵوێریانێک چ کوشتارێک چ لەبەریەک هەڵتەکانێک چه هەڕەشێک لە دەریچەی ئەوەوە خەریکە بەشەریەت هەڕەشە لێ ئەکات بە بڕوای من ئەم حاڵەتانە کەوتنی جۆنسۆن اعتراضات و هاتنە مەیدانە کۆمەڵایەت تەکانە کۆمەڵایەتیەکان فەوزا کۆمەڵایەتیەکانی شەرق و ئەوروپا و ئەندەنوسیا و هەموو ئەوانە دەلالەتن لەوەی کە خەریکە لە بەرامبەر ئەو دوورنەما ڕەش و تاریکەی کە بۆژوازی هێناویەتە ئاراوە بەشەریەتی متەمەدن و لە سنتەر و ناوەڕاستی ئەم ڕەتکردنەوەی بەشەریەتە چینی کرێکار بە شێوەیەک لە شێوەکان هەرچەندە لە شێوە سەرەتایەکەی خەریکە بێتە گزارش بەخۆی بکەوە ناوی خۆی بەم ڕەوەندە بەم ئاسۆ تاریکە بەم دوورنەما تاریکە گزارش لێەکە. پێم خۆشە لەسەرەوە داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەم کە ئەگەر چی چەند خۆپشاندانێکی فراوانی یەکێتێکیرەکاریەکان لە چەند وڵاتێکی ئەوروپا بینراوە بە تایبەتی لە لەندەن بەریتانیا کە زیاتر لە 200,000 کرێکار بەشداری تێدا کرد و ئێمەش لەم بارەیەوە بەردەوامان لەسەر ئەنجامدا بەڵام بە شێوەیەکی گشتیتر ترسم بەشەریەت لە ئەوروپا ئێستا لە کوێدا ڕاوەستا و بەچی دەلایلێک ئەوەی کە تا ئێستا دەبینرێت بە شێوەی گشتی با بڵین ئەو تەکان و ناڕەزایەتیانەی کە لە ئەوروپا شاهیدی بووین هەروەکو خۆتیش باست کرد چینی کرێکار بووە لە مەرکزە کرێکاریەکان بۆ هەندێک بەشی دیاریکراوی چینی کرێکار دەستیان داوەتە مانگرتن و خۆدەرخستنێکی دیاریکراو لە ڕەتکردنەوەی ئەو هەلومەرجە لە بەرامبەر گرانی لە دژی ئەو سیاسەتانە بەڵام خەریکە وردە فەزای سەرەتایی فەزای سەرەتاکانی ئەم کابوسە کە بەشەریەتی تووشی تۆقان و سەرسۆرمان و حەیرەتێک کردە بۆ خەریکە ئەمە کۆتایی پێدێت تەنانەت خەریکە وردە دەتوانین ئەوە بە لە هەندێک ئاماژەی دیاریکراوە هەست پێ بکەین کە بەشەریەت خەریکە لە دەورانی لە خەوی سەردەمی دوای جەنگی سەرد و ئەوانە دێتە دەر ناڕەزایەتیەکی فراوان هەرچەند سلبی خەریکە پێک دێک کە هەر ئەوەیە کە ئەوەی کە باسم کرد بە شێوەی ترسێکی گەورە لە نێو هەیئەتی دەسەڵاتداری بۆژوازی ئەو وڵاتانە دەردەکەوێت لەوەی کە ئایندە هیچ گومانێکی تێدا نییە کە بزوتنەوە و ناڕەزایەتی کۆمەڵایەتی ئەوروپا ئەگۆڕێ بە مەیدان و شانۆی ناڕەزایەتی کۆمەڵایەتی گەورەی بەشەریەتی گەورە و یامچووکی بەشەریەتی کرێکار و زەحمەت چێش
ئەمە لە زۆر شوێنە دەرکەوت و تا لە مەزاجی گشتی خەڵکیشە ئەمە دەبینیت. بەڵام ئەوەی کە بتوانرێ بگۆڕێ بە بزوتنەوەیە کە نایەکی یەک پارچە و متحید و یەکگرت و بەم ئاسوی بربەریەتە و بربەریەتی جەنگ و وێرانی و شەڕ و میلیتاریزم بڵێ، هێشتا ئێمە لە سەرەتای ئەو ڕابوونە داین. بێگومان شتی تێدانە ئەگەر وەژازی قەرارە ژیانی بەشەر بگەنێتە لێواری لەبەر یەک هەڵتەکاندن و ئەو وێرانیە گەورەیە، ناتوانین چاوەڕوانی ئەوە نەکەین کە بەشەریەتی متمەدن و لە مرکزی ئەو بەشەریەتدا چینی کرێکار درەنگیا زوو لە بەرامبەر ئەم ڕەوەندەدا، لە بەرامبەر ئەم مەسیر و چارە نووسەدا دەرکەوتنێک هیچ جۆرە دەرکەوتنێک و هاتنە مەیدانێک لە خۆی نیشان نەدا. ئەمە بە هەر ڕادەیەک بێت ڕوو ئەداوە خەریکە سەرەتاکانی دەردەکەوێت لە شێوەی چوونە ژێر پرسیاری حجەت و بەڵگەی ڕاستی توند کە لە ئەنگری فراوانکردنەوەی تا ئەو پەڕی مثلەن فەزای جەنگ و میلیتاریزم ئەوانە بوو دەردەکەوێت. مەسەڵەن هەر ئێستا ئەمریکا حاڵەتێکی زۆر تایبەتی هەیە، ناخۆشنودی کۆمەڵایەتی ناڕەزایەتی حتا هەرچەند سلبی بەرامبەر بەو سیاسەتانە حاڵەتێکی زۆر گەورەیە، حاڵەتێکی زۆر بەربڵاوە لە بەریتانیا، لە ئەوروپایی باکوور هەر بە هەمان شێوە حاڵەتە بە دەرەجەی خەریکە حاڵەتی سەرەتایی بێدەنجی و ترس و تۆقین و ئەوەی کە بۆژوازی هەر وای کردبوو کە هەموو شتێک هەڵواسێ بە عەلاقەی پۆتین و رووسیا ئەوانە خەریکە ئەمە کۆتایی پێدێت بە دەرەجاتی جۆرا جۆر ئەبینرێ. بە بڕای من ڕۆشتنی جۆنسون لە بەشێکێرە زۆریدا پەیوەندی بەوە هەبوو، واتە یەکێک لە سەنگەرەکانی ڕاستی توند بۆ منە بۆرس جۆنسون کە خۆی وەکو قارەمانی پەرەپێدانی تا ئەوپەڕی شەڕ لە دژی رووسیا نیشان ئەداوە ئەو کەسێک بوو قوتبێک بوو کەوتی نەخێر ئێمە ناتوانین سڵح بکەین، دەبێت جەنگ کۆتایی پێنەیە، دەبێت بەردەوام بێت. بینیمان کە لەناوەوە تووشی کەوتن و داڕوخانەی گەورە بوو. ئەمە ئەگەر بەشێکی پەیوەندی بە ئیقتیدادات و ئاکامە ئابووری ڕاستەوخۆکانی حەسار و گەماروی ئابووری برسێتیکردنێکی سیاسەتی برسێتیکردنێکی فراوان بوو بێت کە بۆژوازی غەرب نەکرد لە دژی رووسیا بگرێت لە دژی هەموو بەشەریەت پیادەی کرد، بەڵام پەیوەندیشی بەو وریابوونەوە بە خەبەر هاتنەوە هەیە کە لە پشتی ئەم جەنگەوە مەسایلی بنەڕەتی تر هەیە کە پەیوەندی بە زۆرتر پەیوەندی بەوە نییە کە ئەوان وەکو باڵگە و پاساو بۆ فراوانکردنی شەڕ و گەرمکردنی کوورەی شەڕ بۆژوازی مەبەستن بەرژی ڕاستە بەکاریان هێناوە و تا ڕادەیەک مەسەڵەن کۆمەڵگای ئەوروپی و غەربیان پێ بێدەنگ کردبوویان پێیان خۆش خەیاڵ کردبوو. ئەمە نەتیجەیەک یان دەریچەیەکی ئاکامێکی دیاریکراوی ئەو ئاڵوگۆڕەیە کە وردە وردە خەریکە هاوکێشەکان دەگۆڕێت. بنارجان دەنگت نییە بگورە هەر لە ئیدامەی ئەم پرسیارەدا پێم خۆشە پرسیاری یەکێک لە بینەران لە ئێوە بکەم کە ئەویش ئەڵێ ئایا لە ئێستادا لەم کاتەدا کرێکاران دەتوانن شۆڕش ئەنجام بدەن؟ مەسەلەی شۆڕش پێم وایە شۆڕش خۆی بابەتێکی خۆکرد نییە. هەر کاتێک کە چینی کرێکار ویستی بتوانێت شۆڕش کات، شۆڕش پێویستی بە هەلومەرجی شۆڕژگەڕانە هەیە، پێویستی بە هەلومەرجێکی دیاریکراو هەیە کە تێیدا مەسەڵەن تەبەقەی دەسەڵاتدار دەوڵەتی تەبەقەی دەسەڵاتدار لە بحران و ئەزمەیەکی ئەوە نەقوڵ کەوت بێتە ناو ئەزمە و بنبەستێکی ئەوەندە قوڵەوە کە شۆڕشی گۆڕی بێ بە حاڵەتێکی نەک هەر ممکن بگرە خوازراو و تەنانەت پێویست بۆ دەرچوون و دەربازبوون لەو هەلومەرجە.
بێگومان شۆڕش ئێستا لە ئاسۆدانیە بەو شێوە دیاریکراوە بەو شێوەی کە لە سەردەمی مەسەلەن بەرشەفیکەکانە ئەو هەبوو ئەگەر حتەنان لەگەر بگەڕینەوە بۆ مێژوو ئەو شۆڕشانەی کە بەمانای واقعی شۆڕشن چەندانەیەکن لە 3-4 دانە شۆڕشی گەورە تێناپەڕێ ئەم هەلوم بەبارحەڵمە بەسم ئەوێ بڵێم کە شۆڕش هەلومەرجی خۆی پێویستە و ئامادەیی ئەو هێزەی پێویستە کە لە سەردەمێکی دیاری کراوە ئەرکی ئەو شۆڕشە کۆمەڵایەتی لەسەر شانە کە چینی کرێکارە بێگومان ئێستا ئەوەی کە دەیبینین بەشەریەت بەگشتی چینی کرێکار بە تایبەتی لە موقعێکی هێشتا لە موقعێکی تەدافعیدایە لە موقعی بەرگریکردن لە ژیانی خۆیدایە لە مانەوەی خۆیدایە لە کرێدایە لە مەعیشەتیدایە لە حتا ئەو لە موقعی بەرگریکردن لەو ئاستە ڕیفاه و دەستکەوتانەی خۆیدایە کە بە زۆری خەباتی نەسڵەکانی پێشووتر بەدەستی هێناوە بەو مانایە ئەگەر بڵین لەباری عملیەوە ئەمە واقعەکەی واقعی بابەتی بەو شێوەیە بەڵام لەباری تاریخیەوە لەباری کۆمەڵایەتیەوە لە ڕووی تئۆریکەوە شۆڕش دەکرێت ئەمڕۆ بکرێت بەڵێ ئەمڕۆ دەکرێت شۆڕش ببێت شۆڕش ڕووبدات شۆڕشی سوسیالیستی دەکرێت بکرێت ممکنە دەکرێت بەڵام پەیوەندی بە ئامادەی ئەو هێزەوە هەیە کە ئەنسوری هەڵسوراوی شۆڕشە هەرچەندە شۆڕش کەس دروستی ناکە شۆڕش هەلومەرجی بابەتی دیاریکراو دروستی دەکات و سەرنجام چێ بە سەرنجامی دەگەین و سەرنجامی بەچی دەگات پەیوەندی بە پێکدادان و خەباتێکی چینایەتی و بە ئەنسوری هەڵسوراوی ئەو ئاڵوگۆڕە شۆڕشگێڕانەوە هەیە کە لە کۆمەلگای هاوچەرخە هەیە کە چینی کرێکارە کە کۆمۆنیزمەکەیەتی کە تەحەزوب بە سیاسی و ئاسۆسیاسی و سوسیالیستیەکەیەتی وەک دووە پرسیار ئایندەی ئەم ڕووداوانە هەم پێش هاتانە چۆن لێک دەدەنەوە ئەوروپا چی ئایندەیەک چاوەڕوانی دەکات من تۆزێک بەڕێمە سەر پرسیارەکەی پێشووتر ئەوەی کە شۆڕش ممکنە یان ممکنیە وەڵحاصل پێم وایە شۆڕش ئێستا بە شێوەیەکی عملی وەکو ئەمری واقع لە دەستوری چینی کرێکاردا نییە لە دەستوری بە شێوەیەکی واقعی ئەم هەلومەرجە شۆڕشگەڕانەیە لە ئارادانیە بەڵام ئەوەی کە بزوتنەوەی کرێکاری ڕادیکاڵ بێتەوە ئیمکانی ئەوە نەکەر هەیە وەکو زەڕورەتێکی لێ هاتووە چونکە هەلومەرجی دنیا ئێمە ئەیبینین بنبەستی دنیای سەرمایه‌داری ئەبینین بنبەستی لیبرالیزم ئەبینین بنبەستی دیموکراسی ئەبینین بنبەستی ئاسۆ و ئیمکانی هەر جۆرە گەشەیەک بە قازانجی بەشەریەتە بینین مەسەڵەن تۆ هەموو تەکنیک و پێشڕەوی و گەشە تەکنیکە دەبینی بەڵام خێرەکەی بۆ بەشەریەت لە ئاستێکی هەرە لاوازدایواتە خێری ئەو هەموو گەشە و هێنە تەکنیکیە ناکاتە ئەوەی کە بەشی کارکردوی کۆمەڵ چینی کرێکار مەسەڵەن مرەفەحتر بێت مەسەڵەن حتا مەسەڵەن کوێربوونەوەی ئاسۆی گەشەی ئابووری و تەکنیکی لە بەشێکی زۆری دنیای ئەبینین تەنانەت ئێستامە خەریکە سەردەکێشێتە ئەوروپا ژواتە حاڵەتێک ئەبینین کە تێیدا ستانداردکردنی ژیانی بەشەر دیارە سەرمایه‌داری دەیەوێت ژیانی بەشەر ستاندارد کات بەڵام جاران کە دەیان بەشەریەت سەرمایه‌داری دەتوانێت ژیانی بەشەر ستاندارد کرد بەو مانای دەهات کە سەرمایە دەکشی بە وڵات بە ئەو شوێنە دووردەستانەی کە مەسەڵەن تەکنیکی پێڕانەگەیشت بە کارەبای پێڕانەگەیشت بووە جادە و ڕێگاوبانی بۆ نەچووە مەکتەب و خەستەخانەی تیانە دەڕواتەوەی ئەم شتانە دروستەکە بەڵام ئێستا بەعکسەوە خەریکە ڕەوتەکە پێچەوانە دەبێتەوە مانای ستانداردکردن دەبێت بەوەی کە ئاستی ژیانی بەشەری ئەوروپی کە لە دڵی حەزارەتێکی پڕ لە تەکنیک و تەکنۆلۆژیا و ئەوانە سەرمایه‌داری خۆڵقاندوویەتی عکس دەبێتەوە ئاستی ژیانی بەشەری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا چینی کرێکار لە ڕۆژهات و ڕۆژئاوا ستاندارد دەکرێت بۆ معنای کە ئاستی ژیانی چینی کرێکاری ئەو بەشانەی بەشە سەنعەتی ترەکانی دنیاش تا ئاستی ناڵم تا حدێک تا ئاستی ژیانی
چینی کرێکار لە شەرق و بەشەکانی تری دنیا پاڵی پێوە بندێتە ئەوەی کە ئێستا مەسەلەن دەیبینین ڕەوتێکی لەو جۆرەیە واتە ڕەوتێکی عەکسیە لە ستانداردکردنی ژیانی بەشەر واتە لە هێنانە خواری ئاستانداردی گشتی ژیانی چینی کرێکار بۆ ئاستی هەرەکەمی ممکن واتە بۆ ئاستێک کە لەوە زیاتر مانەوە ممکن نەبێت. ئەوەی پرسیاری بەشی دوێمی پرسیارەکەت کە بگەڕێمەوە سەری ئاسۆی ئەوروپا چی دەدێت ئەمە پرسیارێکەوە حاصل ئەمە ئاسۆی ئەوروپا ئاسۆی دنیا خەریکە دیاری دەکرێت لە ڕێگەی جەنگ و میلیتاریزمەوە خەریکە دیاری دەکرێت لە ڕێگەی داگرتن و دابەزاندنی هەرچیم ئەوەندەی کە ئیمکانی ژیانی چینی کرێکار بۆ خوار ئاستی ممکن لە ڕێگای ئەم جەنگەوە لە ڕێگەی میلیتاریزەکردنەوە ئەسکەرتاریزەکردنی فەزای دنیا خەریکە ئەوە ئەبینین و بە چاوی خۆمان ئەیبینین. بەڵام لە هەمان کاتی شاوەکو باسمان کرد ئەمە دەکرێت سەرەتای ئەم دەورەیە دەکرێت سەرەتای بێداربوونەوە و خەبەربوونەوەیەکی جددیتری چینی کرێکار و ئەوەوەیەی ئەم ڕۆی بەشەریەت و چینی کرێکار بێت نەتیجەی ئەوەی کە دنیای سەرمایه‌داری یان ئایندەی ئەم دنیاە چی لێ دێت بە دەرەجەی هەرە زۆری و بەڕادەی یەکەم پەیوەندی بە هاتنەسەری ئەم بزوتنەوە یەکسانی خواز و ئازادی خواز و سوسیالیستی چینی سوسیالیستی و ڕادیکاڵی چینی کرێکارەوە هەیە پەیوەندی بۆ هەیە بەو نەهزەتەوە هەیە واتە ئەگەر ئێمە نەهزەتێکی سوسیالیستی لە دڵی ئەم هەلومەرجەی ئێستادا ببینین بێگومان دەریچەیەکی تر بە ڕووی بەشەریەتدا دەکرێتەوە و نەتیجەی ئەم پێکدادانانە لەم پێکدادانە کۆمەڵایەتی و چینایەتیەیە کە دیاری ئەکات ئایندە بەرەو شوێ ئەڕوا ئەگەرنا کەس ناتوانێت فاڵ بۆ ئایندە بگرێتەوە بەڵام ئەوەی کە تاوەندەی کە بە ئەو ئایندەیەوە پەیوەندی هەیە کە کەمکی بۆ ژوازی دیاری کردووە معلومە بربەریەتە دابەزاندنی ئاستی ژیان و ڕیفاهی چینی کرێکار و جەماوەری بێبەشە بۆ خواردترین ئاستی ممکن ڕێخستنەوەیەکی کاپیتالیستانەی ڕاستڕەوانەی دنیاە ئەگەرچی هەلومەرجەکە بە حکمی دروستبوونی چەند قوتب مەسەلەن چەند قوتبی لە دنیاە توانای مانوەڕکردن بە هێز و بزوتنەوە کۆمەڵایەتی و تەنانەت دەوڵەتەکانی تر دەدات هێزەکانی تر دەدات لە ڕاست و لە چاپ تا توانای مانوەڕێکی زیاتریان پێدات بەڵام بەهەرحاڵ مەسەلەی چارەنووسی کۆمەلگای بەشەریوی کە بەشوێگات بابەتی جەدەلێکی چینایەتی قوڵترە کە تێدا چینی کرێکار و سوسیالیزم و بەشەریەت ڕاوەستاوە لە سەرەکی و لە سەرەکەی تریشی ئەو کەمپی بۆرژوازیەیە کە وەکوبینیمان تا ئێستا نەکرد ڕیفاهی زیاتری بۆ بەشەریەت نهێناوە ئازادی زیاتری بۆ بەشەریەت نهێناوە بگرە لە 20 ساڵی ئەخیرە بە تایبەت دوای دەورانی دەستپێکردنی دەورانی هێرشکردن بۆ سەر عەدالەتخوازی و کۆمۆنیزم و چەپی ڕادیکاڵی کرێکاری هەنگاو بە هەنگاو و قۆناغ بە قۆناغ لە ڕیگانیزم و تاچێریزمەوە تاوەکو سەردەمی دەستپێکردنی میلیتاریزم ئەوانە بریتی بووە لە هەوڵدان بۆ لە قاڵبدانی ژیان و گوزەران و تۆقعات و چاوەڕوانیەکانی بەشەریەتی کرێکار لە ژیانی خۆی دابەزاندنی بۆ کەمترین ئاستی ممکن ئەوەی کە بینیمانە چەند ساڵێک و چەند دەهەیەکە مثلەن بە شێوەیە ڕۆژۆتە پێش بەڵام ئەم هەلومەرجەی ئەمڕۆ دووبارە پرسیاری چارەنووسی بەشەریەت چارەنووسی ئینسان بەگشتی ئەخاتە دەستوری بزوتنەوە سیاسی و کۆمەڵایەتیەکان چونکە سەرمایه‌داری جگە لەو جوابی کە تا ئێستا بەشەری داوەتەوە بەشیانی بەشەری داوەتەوە بە ئازادی بەشەری داوە لەوە زیاتری پێنیە و تەنانەت خەریکە ئەو لەوەش تێدەپەڕێ ڕەوتی عەکسی لەوەیە دەستی پێکردوەتە بەڕوازی خەریکە بە وەرگرتنەوەی هەموو ئەو ئازادی و ماف و ئاستی ژیانەی کە
پێشتر بە هەر دلیلێک بۆ بە دلیلی گەشەی تەکنیک بووە بە تەکنیک و علم و سەنعەت بوویان بە دلیلی خەباتی چینایەتی دەورانەکانی پێشووە تەحملی کردووی خەریکە تەحملی ناکات. ئەم دەورەیە کۆتایی پێدێت وردەوەردە خەریکە کۆتایی پێدێت و شەڕەکانی داهات و ئەگەر فازای میلیتاریستی دنیا ڕێگە بدات و ئەگەر لە دڵی ئەم هەیەجان و پێکدادانە دووبارە مارکس و سۆسیالیزم و بزوتنەوەی ڕادیکاڵ ئامادە بن بێنەوە مەیدان بۆ جوابدانەوە بەو پرسیارە بنەڕەتیانی دنیای ئەمڕۆ هەموو شتێک دەگەڕێتەوە سەر ئەم پێکدادانی ئەو دوو کەمپە چینایەتیە جیاوازە. ئیبراهیم حسین چالاکوانی سیاسی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و بەشدار بوویت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. منیش زۆر سوپاسان دەکەم بۆ دەرفەتە و سڵاو ڕێزم هەیە. ئازیزان خۆشەویستان، هەر لێرەدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.